ئەگەر یەکی ئار هێشتا 3 هەفتەی ماوە، بەڵام ئەگەر بپرسم ئامادەییەکان و پێشوازی بۆ یەکی ئایاری 2024 ئێستا لە کوردستان چۆنە ڕوات؟ بڵێ ئەزانی لە کوردستان یەکی ئایار تایبەتمەندی خۆی هەیە، وەکو هیچ شوێنێکی دنیا نییە، بە حکمی ئەوەی کە ئیتیحاداتی کرێکاری و ڕێکخراوی کرێکاری نییە، ناچار ئەبێ هەڵسوڕاوانی کرێکاری یان وەک ئێمە وەکو ڕۆژنامەی دەنگی کرێکار و خەریک بین ئامادەکاری بکەین. یەکی ئایار هەر لە خۆیەوە ئەو ڕۆژە هەر لە خۆیەوە خەڵک کۆ نابێتەوە، کرێکار نایەتە مەیدان. بۆیە ئێمە لە یەکەمین ڕۆژی مانگی چوارەوە دەستمان پێ کردووە ئەوەی کە من پەیامم بڵاو کردوێتەوە لە ڕێی ئەنتەرنێتەوە لەگەڵ کۆڕ و کۆمەڵە کرێکاریەکان قسە و باسم بووە و ئەم جێژنەش تەواو بێت، دوای جێژنە یەکسەر ئیتر سەردانی مەیدانی بکەین، لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری دابنیشین، لەسەرێکی ئایار قسە بکەین، بزانین چۆن ئەو مەراسیمە بکەین. ئەو هەیە یەکی ئایار ئەبێ ئامادەکاری بۆ بکەی، خەڵک لە خۆیەوە نایەتە مەیدان. لە هەموو دنیا وایە، بەڵام لە کوردستان ئەو تایبەتمەندی هەیە، چەند ساڵە ئێمە تەجروبەمان هەیە، ئەبێ زووتر دەست پێ بکەی بۆی ئامادەکاری بکەی، یەکی ئایارێکی باش بەڕێ بخەی. بڵێ یەکی ئایارێکی باش چۆنە؟ ینی ئەوەی کە ئێوە چاوەڕوانیتان لێی هەبێت، چۆنی بێت یەکی ئایار لەلایەن ئێوە باشە بێت؟ ئەزانی چۆنە یەکی ئایار بەڕای من وا باشە کرێکار خۆی بێتە مەیدان، خواستەکانی بێنێتە مەیدان، بە هەر وەسیلەیەک بێ، خۆی قسەکەر بێ، خۆی پەیامی هەبێ، خۆی داخوازیەکانی بخاتە بەردەم، خۆی قسەکەری هەبێ. یەکی ئایار بەڕای من وا باشە لەناو کارابێ، لەناو کارگەکان نابێ. ئەزانی چۆنە لە کوردستان یەکی ئایار خۆ پشووی ڕسمیە، وەکو بەڵام کارگەکان بە تایبەتی کەرتی تایبەت هەمووی نیزامی شەفتاتە و یەکی ئایاریش کارگەکان هەر لە ئیشان. من پێم وایە ئەگەر کرێکار بۆی بکرێ لە یەکی ئایارە، ئەگەر بۆ سەعاتێکیش بێ کار بوەستێنن و ئەو مەراسیمە بەرز ڕاگرن، ئەوە لە هەموو شتێ مهمترە. دوای ئەوە لە یەکی ئایارە بەڕاستی ئەگەر یەکی ئایار مهمەکەی لەوەیە بتوانین ئێمە کرێکاران لە دەوریە کۆکەینەوە، ڕێکخراویان بکەین، متحیدیان بکەین، لەو ڕۆژانی ئەحساسکە کە ئەگەر لە پاڵێکا بێ ڕێکخراو بێ ئەتوانێت دەستکەوتی زۆر باشی هەبێ. یەکی ئایاری باش ئەوەیە بە تەسەوری من. شەد نییە زۆر خەڵک کۆ بێتەوە، گرنگ ئەوەیە تەوەجوهی چییە، ئەڵێ چی، ئەوێ چی بکە یەکی ئایار. ئەمە لە هەمووی مهمترە بەڕای من. وەکو ئێستا ئاماژەتان پێداوە لە پەیامەکەشتانە کە بڵاو بۆتەوە تایدا هاتووە، دەڵێت کە یەکی ئایار پشووی فەرمیەوە کرێکار مافی هەیە کار نەکات، بەڵام ئێستا وتان کە هەندێک جێگە هەیە کار بە کرێکاران دەکەن، کە لە پەیامەکەشتانە هاتووە کە کرێکاران دەتوانن داوا بکەن کە کار ڕابوەستێنن. ئەمێ پرسم کامە چەندە دیاردەیەکی بەربڵاوە لە کوردستاندا کە لە یەکی ئایاریشدا بە زۆرەملێ کار بە کرێکاران دەکرێت؟ ئەزانی چۆنا لە یەکی ئایارە حکوومەت هەرچی کارمەندی حکومی هەیە، ئەنجا کرێکارە، فەرمانبەرە، هەر شتێکە، ئەو ڕۆژە دەوام نییە، دەوام ناکات، ناچێتەوە دەوام، مەگەر مەسەڵەن بۆ نمونە مەگەر لە خەستەخانەکانە یان لە داری کارەبایە کە شوێنی زەرورین خەفارەت هەبێ، جینە یەکی ئایار دەوام نییە. بەڵام بەنسبەت کەرتی ئەهلیەوە، کەرتی ئەهلی جۆ بۆ نادا، جۆ بە یەکی ئایار ناداوە، کرێکاران ئەباتەوە سەر ئیش. ئەمە لە یاساشە خۆی ئەڵێ ئەگەر کرێکار لە پشووا بوو بیبەنەوە سەرکار، ئەبێ ڕۆژانەکەی دەبڵ بێت. بەڵام بەڕای من کرێکاران یەکی ئایار ئەمە قبول نەکەن. یەکی ئایار خۆی پشووی ڕسمیە، خۆی لە پشووی ڕسمیە بە پێی یاسا هەم نابێ کارکە، هەم ئەبێ موچەکەشی پێ بدرێ. بەڵام ئەوەی کە لە کوردستان ئەگوزەرێ بارودۆخێکی ترە، ئەوەی کە منەڵێم تایبەتمەندی خۆی هەیە، هۆکارەکەشی هەر ئەوەیە بەڕاستی حکوومەت شانی خۆی خاڵی کردوتەوە لە بەرپرسیارەتی بە تەبەقەی کرێکار. چینی کرێکاریش بە حکمی ئەوەی ناڕێکراوە، مەسەلەی دەرکردن لە سەرکار هەڕەشەیەکە لێیان. یعنی ئەگەر خاوەنکارەکە خۆ ڕاستە خۆش پێیان بڵێ
وەرنەوە یانمێنەوە ئەوان هەر ئەچنەوە ناسارن بچنەوە لەبەرچی لەبەرەوەی نەوەکو دوای یەکی ئەیار لەسەر کار دەریانکە ئەمە لە زۆر شوێن هەڕەشیان لێ ناکەن بەڵام ئەچنەوە ناسارن بچنەوە ئەوەیە جیاوازەکە ئەوەیە یەکی ئەیار فەرقی هەیە لە کوردستان یەشتان چۆنە لێ کرێکار پرت و بڵاوە ناڕێکخراوە ئازادی ڕێکخراو بوون نییە بۆیە ئێمە ناسارین ئەمەکە ئەگرینە ئەستۆی خۆمان و هەڵی شەدەین یعنی ئیلا کرێکار بە ڕێکخراو بوون ئەتوانێت ئەو مناسەباتانە بە سەریعی تێپەڕێنێ و هیچ ئەزیێتێکیشی نەوێ پێم وانێ لە ئەوروپا لە یەکی چوارەوە هەوڵدەن خۆیان ئامادە بکەن کە لە یەکی ئارا چیەکەن چونکی فەرقەکە تۆ لێرە پرت و بڵاوە ئەبێ کرێکار پێی بڵێ یان لە شوێنی کاری خۆبی یان وەرە لەگەڵ فلانە مەجموعە لە فلانە شوێن ئەیکەین دوای ئەوە ئامادەکاریەوێ ئیمکاناتی ئەوێ ئێمە دەنگی کرێکار تەجروبەمان هەیە پاریش لە یەکی چوارەوە خەریک بووین ئینجاتوانیتمان یەکی ئارێک بەڕاستی نمونەیی بوو ئەوەی پاروە ئێمە ئەم ساڵیش هەوڵە دێن هەمان ئەو بە هەمان ئەو هێزەی پارە و زیاتریش کرێکاران بینینە مەیدان و قسەی خۆمان هەبێ و یەکی ئارێکی باش بێت هەر لەو پەیامی کە بڵاوتان کردوێتەوە بۆ کرێکارانی کوردستان ئاماژە بە شتێکی تریش دەکەن کە بۆ من سەرنجڕاکێشەوە دەمە بپرسم لەوێدا دەڵێن کە کێشە و گرفتەکانی کرێکارانی کوردستان بە بەراورد بە جیهان ئەگەر زیاتر نەبێت کەمترە واتە بە شێوەیەک ئاماژەی پێدەن کە زۆر زیاترە لە جیهانە ئەمێ پرسم بۆچی ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە کە کێشە و گرفتی کرێکاران لە کوردستان زیاترە زانی کێشە و گرفتی کرێکارانی کوردستان زیاتر دەیان نمونە هەیە بیڵین مەسەن لەکوێی دنیا کە تۆ ئەیبینی کرێکار ئیشکا و لە ساڵێکا دووسێ موچەی بخرێ یان موچەکەی دوا بخرێ ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە ڕوبەڕووی کرێکارە بێتەوە یان ئازادی ڕێکخراو بوون دەرکردن لەسەر کار ئەمانە هیچی بڕوا ناکەم لە هیچ وڵاتێ بەم شێوەیە بێ کە کرێکار ئەگەر قسە بکات لەسەر کارەکەی دەریگەن ڕاستەوە خۆ یان نەبوونی گرێبەستەکان هەمووی تاگلایەنە یان زەمان یعنی ناژمێردێ ئەمەنگە گرفت و کێشەی زۆرە ڕۆژانە ئەمەنگە کێشەی هەیە لەگەڵ خاوەنکاران ناژمێردرێ سیستمی کارێکی سەقەت ئەمانە هەمووی گرفتن هەمووی جیاوازی هەیە لەگەڵ زۆربەی وڵاتانی دنیا یاسای کارێک کە بگونجێ لەگەڵ ئەمڕۆ ئەوەش هەر نییە یاسای کاری تقریبەن ئەتوانم بڵێم 65 ساڵە یەک یاسای کار هەیە کە دەرچوو لە عێراقا هەر یەشە هەر ئەوە جێبەجێەکەن ئەوەش ئەوانی کە لە ناو یاساکەشا وەک مافدانرا وەک پێویست جێبەجێ ناکرێت کرێکار خۆی لەبەر ئەوەی ناڕێکخراوە ڕێگای ڕێکخراوبوونی نییە پرت و بڵاوە زەعیف دێتە بەردەمی و هیچ تەئسیرێکی نییە لە بەردەم خاوەنکارە نقطە زۆقەکەی ئەوەی ناڕێکخراوە بەڵام ئیتر ئەو وەزعێتێکە جیاوازەکە زۆرە کرێکاری گرفتەکانی چینی کرێکار لە کوردستان هەر زۆرە مەسەن بۆ نمونە بێکاریەکێکە لە گرفتە گەورەکانی بەردەم چینی کرێکار هەموو ئەمانە تەوەقوعی کرێکار ئەباتە دواوە هەموو ئەمانەی تر کرێکار زۆرێک ناهومێدی بەسەریا زاڵە بێ خۆیەکی ئەیاری تر ئەوەیە تۆ لانی کەم لە دەوری یەکۆ بێتەوە لەناو ئەمە کرێکار هێزی خۆی ببێنێ دوای ئەوە خۆی ڕێکخراوکە بە نامەی کاری خۆی هەبێ ئەمەیە گرفتەکانمان زۆرن بەڵێ پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەمەوی شەر سەبارەت بە یادکردنەوە یەکی ئەیارە دەڵێ کرێکاران دەکرێت بە ڕێگەی جیاواز خۆیان لە ناو کارگە و شوێنی کارەکانیان بە شێوەی جیاواز مناسبی یەکی ئەیار بکەنەوە ئێوە پێشنیارتان لەم بارەیەوە چییە؟ ئەزانی بەڕای من ئەوە باشترین شتە ئەگەر کرێکاران بتوانن لە ناو کارگەکانە من ئیشارەتیشم پێدا نیو سەعات کار ڕابگرن با خاوەنکار ئەحساس بکە ئەو هێزی کارە چ قووەتێکی هەیە نمایشی هێزی خۆیەتی لەو ڕۆژەیە لە ناو کارگەکانە هەر زۆر باشە ئەگەر بتوانن بۆ ماوەی نیو سەعات کار ڕابگرن ئەوانەی کە ئەبرێنەوە بۆ سەرکار خۆمان ئیش نییە ئەگەر بتوانن بە مەسیرە و شتی گەورە ناو شارەکانە ئەمە بکەن ئەوەش هەر شتی باشە بەڵام لە هەمووی باشتر ئەوەیە کە
کرێکار لەو ڕۆژە کار ڕابگرێ ئەوە گەورەترین شتە نمایشی هێزی خۆی ئەکا لە بەرامبەر خاوەنکارە و پێی ئەڵێ من ئەگەر من نەبم تۆ ئیتر هیچ قازاندێ نایەتە دەست ئەگەر من نەبم ئیتر ژیانە وەستێ ئەمە زۆر مهمە ئەزانی یەکی ئاریتر بۆ خۆی سمبولی بزوتنەوەی کرێکاریە کرێکار ئەم ڕۆژەی بە خوێن تەسبیت کردو ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوەکەی ئەگەر هەر ئەوە بمێنێ هەر یەکی ئار بمێنێ و وەکو مێژووی بزوتنەوەی کرێکاری نیشانێدا کە ئەم نیزامی سەرمایەداریە چەند زاڵمە چۆن خۆی سەپانوە بەسەر کۆمەلگایەوە چۆن کرێکار ئەچەوسێنێتەوە یەکی ئار خۆ ئەگەر هەر لە دوو کەلیمە بیڵێن خەباتی چینی کرێکارە بۆ کەمکردنەوەی سەعاتی کار لە 15 سەعاتەوە بۆ 8 سەعات هەتا ئێساش هەر ئەوەیە و ئەوە تەسبیت بووە نیشانی ئەدا ئەگەر کرێکار خەبات کا لە پێناوی باشترکردنی هەلومەرجی کار و ژیانە ئەتوانێت تەوەقوعی بەرز بێ ئەسڵەن شۆڕشی کرێکاری هەر لەوێ هەنگاو ئەنێ بەرە و کۆتایی هێنان بەم سیستەمی کاری بەکرێ و کۆتایی هێنان بە هەموو نابەرامبەرەکان لە یەکی ئایاری ئەم ساڵدا کرێکارانی کوردستان سەرێکی ترین خواستەکان کە لە ڕوانگەی ئێوە پێویستە بیهێنە سەر مایکرۆکان و قسەی لەسەر بکرێت و بکرێتە خواستی ئایاری ئەم ساڵ لە ڕوانگەی ئێوە چین ئەو خواستە سەرێکیەکە ئەزانی خوات زۆرن بەڵام گرنگترین خواست ئەوەیە پێش هەموو شتێ بێ ئازادی ڕێکخراوبوون بکرێتە خواستێک ئازادی ڕێکخراوبوون هەبێ ڕەنگە کۆمەڵێ کێشەی تر کرێکار بتوانێت خۆی ڕێبخاو مشکلاتی حەلکە ئەمە یەک دوایی مەسەلەی موچە هەموو مان لە کاتی خۆیان بدرێتەوەی لە یاساکە هەیە دوان نەخرێت دوای ئەوە مەسەلەی پلە بەرزکردنەوە هەرەوەی کە مامۆسایان داوایەکەن مەسەلەی کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و دامەزراندن ئەمانە هەمووی خواستن ئەمانە لائحەی خواستن بۆ یەکی ئاات بەڵام خۆ ئەرەوە نیە تۆ بەرزیکەیتەوە بێ خەباتی بۆ بکەیت لە پێناوێت تێبکۆشی خواست زۆرن کرێکارانی کوردستان خواستیان زۆرە بەڵام گرنگترینیان بەڕای من گرنگترین شت ئازادی ڕێکخراوبوون و ئەم چاکردنی مەسەلەی موچە لە هەموو شتێک گرنگترە و بەرزکردنەوەی لانی کەمی کرێ بە پێی مەسروف هەر ئێستا بەشێکی زۆر لە کرێکاران موچەکان ئەسڵەن بەشی دە ڕۆژیشیان ناکە مەسەن کرێکارانی بەشی خەدەمات ژینگە پارێز و ئەوانەی باخچە و ئەوانەی کە ئەسڵەن لە دائیرەکانە لە بەشی تەربێش زۆرە هەزاران کرێکار هەیە موچەکەی ئەو پەڕەکەی ئەچێسە 350,000 کە بەشی هیچ ناکە لانی کەمی موچە بەڕاستی ئەویش خواستێکە لە یەکی ئارە من پێم وایە ئەوەش ئەبێ دیاری بکرێ جا ئەوە ئیتر ئەوە قسەی لەسەرە کرێ و ئەو لیژانانەی کە هەڵەسن بۆ دانانی لائحەی خواستەکان نازانم لەسەر چی ئەبڕێنەوە ئەمانە خواستن کە من بەیانم کرد هەموو ساڵێکیش لائحەی خواستەکان هەیە و بەرز ئەکرێتەوە و ئەوانە خواستە ئەساسیەکانن بۆ ئەم ساڵ دوایین قسەتان پەیامتان بۆ کرێکارانی کوردستان کە چۆن پێشوازی لە یەکی ئایار بکەن و قسەیەک ما بێت لە پەیوەند بە ئایاری 2024ەوە وەکو سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار فەرموو ئەزانی پەیامی من بۆ کرێکارانی کوردستان ئەوەیە بە هەر شێوەیەک و لە هەر شوێنێ بۆیان نەکرێ نێڵن یەکی ئایار تێپەر بێ و قسەی تیانەکەن بە هەر وەسیلەیە بۆیان نەکرێکی ئایار بکەن لە ناو کارگە بۆ یەکرێ بڕوا بیکە ئەگەر هیچ مەجای نییە ئەتوانێت لە ئەو محیطەی کەتیایەتی یەک لافیتە داکتێ بڵێ بژی یەکی ئایار شار سوورکەن لەبەر ئەوەی ڕۆژی یەکی ئایار ئەوە ڕەمزەکەیەتی ئەگەر لەوەش هەرچی ممکنە بیکن بۆ یەکی ئایار ێشە هەرکەمە چونکی ئەوە ڕۆژێکە سمبلی بزوتنەوەی کرێکاریە چۆنەڵی ڕوحێک ئەکاتەوە بەبەر کرێکارە بۆیە نابێشی ئایار بە هیچ شێوە بێلین تێپەر بێ و من لە هەفتەی داهاتووە دەم دوای جێژنەیە سەردانی مەیدانی ئەەکەم لەگەڵ هەموو ئەو هاوڕێ کرێکارانە و لەگەڵ هەموو هەرسوڕاوانی کرێکاری دائنیشین قساکەین لەسەرەوەی بتوانین چۆن یەکی ئایارێکی بەهێز
بەرپا بکەین.